من سەحەر حوسێن حەمەڕەشید لە حاڵە حاضر سەرۆک بەشی کارگەڕی پرۆژەکت شتوکاڵەکانم لە کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە. ئەگەر بمەوێت سیڤیەک لەبارەی ژیانی خۆمەوە باسکەم، من لە دایکبووی شاری هەڵەبجەی شەهیدم کە پاش کیمیابارانی شاری هەڵەبجە لە ساڵی 1970 ئێمە بە ئاوارەیە ڕۆشتینە وڵاتی ئێران وەکو زۆرینەی خەڵکی شاری هەڵەبجە و سەرجەم قۆناغەکانی خوێندنم لە شاری پاوە لە وڵاتی ئێران تەواو کرد. پاشان لە مەقتعی بەکالۆرۆس لە زانکۆی سنە لە زانکۆی کوردستان لە شاری سنە وەرگیرام و دوای تەواوکردنی بەکالۆرۆس لە شاری سنە ڕاستەوخۆ لە شاری هەمەدان لە زانکۆی ئەبوعەلی سینا لە بەشی ڕووەکناسی بەرووبوومی کێڵگەیی وەرگیرام بۆ ماستەر. پاش تەواوکردنی ماستەر لە ساڵی 2011 گەڕامەوە کوردستان و گەڕامەوە هەڵەبجە و ڕاستەوخۆ پەیوەندیم بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە کرد و لە 2011 تا ئێستا وەکو مامۆستایەکی وانەبێژ لە ئەم کۆلێژەیە خزمەتی هەڵەبجە ئەەکەم و خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کە لە 2011 تا ئێستا من بەردەوامم لەسەر ئیشەکەم قۆناغەکانی خوێندنم لە ئێران تەواو کرد و ئەخیرن گەڕامەوە کوردستان و پاش ئەوەی کە لێرە چەند ساڵ خزمەتم کرد دوایەوە دیسان وەرگیرامەوە بۆ دکتۆرا لە وڵاتی ئێران لە شاری تاران. ئەمجارە ئەو اختصاصی ئەمجارە ئەمویست کاری لەسەر بکەم، ڕاستیەکەی حەزم کرد لەسەر نەباتاتی طبی ئیش بکەم، حەزم کرد لەسەر ئەوە کار بکەم کە کوردستانی ئێمە کەژووکێوی ئێمە ژینگەکەی ئێمە کە ئەوەنە دەوڵەمەندە بە ئەنواعی ڕووەکەکان بە ئەنواعی ئەو شتانەی کە لە سروشتا هەیە، ئەو کژووکای کە لە سروشتا هەیە بە جۆرێک لە جۆرەکان خوای گەورە دایناوە کە ئێمە لە ژیانمانە بەکاری بێنین وەکو چارەسەرێکی سروشتی. بۆیە حەزم کرد لەو بوارەوە کار بکەم مادام لە اختصاصەکەمەوە نزیکە. بۆیە لە شاری تاران دکتۆراکەم تەواو کرد لەسەر مەسائلی ڕووەکی، لەسەر ڕووەکناسی کار ئەندامزانی ڕووەک یان پلان فیسیۆلۆژی و پاشان لە 2018 گەڕامەوە دیسان هەمان کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکانی هەڵەبجە و تا ئێستا بەردەوامم لە ئیشی خۆم و ئێستا وەکو سەرۆکی بەشی کارگەڕی پرۆژەکت شتوکاڵیەکان تا ئێستا بەردەوامم. لە پای ئەو توێژینەوانەی کە ئەنجامماندا لە ئێستاە خۆشبەختانە من توانیومەکە نازناوەکەم لە مامۆستاوە بگۆڕمەوە بۆ پرۆفسۆری یاریدەدەرانی دوای 4 ساڵ لە بەدەستهێنانی نازناوی دکتۆرا توانیم کە ئەو توێژینەوانە کە کردومە بە ئەو هەوڵماندووبوونە و بە ئەو دەراسانەی کە هەمان بووە لە پای ئەو توێژینەوانە نازناوەکەمان بەرز بکەینەوە بۆ پرۆفسۆری یاریدەدەر کە ئەمە خۆی لە واقعا بۆ ئێمە گرنگە. هەڵەبجە پێویستی بەوەیە کە ئێمە تەنها شەهادەیەک نازناوێک نەهێنین بخێنە گیرفانمان و لە بەرامبەر ئەو نازناوەیە مجموعەیە چۆن ئەڵێ باری مادی بگرینە ئەستۆی خۆمان و تەنها ئەوە ئامانجی ئێمە بێت. من ئامانجم ئەوەیە بەڕاستی ئەو کەسانی کە نازناوی بەرز بەدەست ئەهێنن چۆن ئەبێ بە پرۆفسۆری یاریدەدەر ئەمە تەنها نازناوێک نییە بۆ من، ئەمە ئەرکێکە کە کەوتۆتە سەرشانی من بەڕاستی ناوێکی زۆر قورسە. من ئەگەر شانازی کەم بڵێم نازناوەکەم بەرز بۆتەوە بۆ پرۆفسۆری یاریدەدەر لەسەر ئەو شانازیە کۆمەڵێکی زۆر بەرپرسیارەتیم هەیە کە ئەم بەرپرسیارەتی ئەمەوێ خزمەتی شاری هەڵەبجە بێت. بۆیە لێرەیە من ئەم قسە ئەەکەم کە هەڵەبجە بەڕاستی پێویستێتی کە ئیشەڵا سەرجەم دانیشتوانی هەڵەبجە جایتر خانمان بەش بە حاڵی خۆیان و بەش بە ئەوەی کە کەوتۆتە ئەستویان بەرپرسیارەتیان هەیە بتوانن هەرکام بەپێ ئەو اختصاصی کە خۆیان هەیەە، ئەو پسپۆڕێک کە خۆیان هەیەە بگەنە بەرزترین ئاستی زانستی لە بوارەکەی خۆیانە بۆ ئەوی بتوانن خزمەتی پێ بکەن. لەوە ئەچێت لە دەرەوە کەسێک ئاوا فکر بکاتەوە کە نازناوی بەرز کردوێتەوە بۆ خۆی بەرز کردوێتەوە، ڕاستە، بەڵام من وەکو خۆم ئەڵێم بەرزکردنەوەی نازناوی زانستی ئەبێت ئەو بەرپرسیارەتەم پێ ببەخشێت کە من قەرارە بە ئەم نازناوە چی بکەم بۆ دەرەوە، شارەکەم چه خزمەتێکی لێوەرئەگرێت. بۆیە وەکو یەکەم کچ لە شاری هەڵەبجەیە کە شەهادەی دکتۆرام هەبوو لە ئەم کۆلێژەیە و دواتریش نازناوی پرۆفسۆری یاریدەدەرم بەدەستهێناوە، ئیشەڵا بتوانم هەر بە هەمان نازناو و دواتریش بە نازناوی بەرزترەوە خزمەتی شاری هەڵەبجە بکەم بەپێی ئەو سروشتەی کە هەمانە بتوانین لە سروشتەکەمان ئیستفادە بکەین و ئەو دەوڵەمەندی کە سروشتەکەمان هەیەتی بە جۆرێک لە جۆرەکان خزمەتی خۆمان و مرۆڤەکان و هەڵەبجەیەکانمان بکات. بێگومان بوونی کەسانی خاوەن نازناوی زانستی لە هەر شارێکە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتی و پێگەشتنی شارەکەەوە زۆر ئەتوانێت بە نرخ بێت. بۆ نمونە ئەگەر شاری هەڵەبجە دەدانە خانمی هەبێت کە هەڵگری بڕوانامەی دکتۆرا بن و هەڵگری نازناوی پرۆفسۆری یاریدەدەر بن، پێویست ناکات ئیتر ئێمە شارەکەمان بدەین بە کەسێکی کە لە دەرەوە بێت شارەکەمان بۆ بەڕێوە ببا. من ئەگەر هەڵگری ئەو نازناوە بم ئەتوانم خۆم ئەرکێکی گەورەی شارەکەم بگرمە ئەستۆ بە پێی پسپۆڕیەکەم. بۆ نمونە کەسێکە
پرۆفیسۆری یاریدەدەرە لە بواری مەسەلەن ڕووەکناسی ئەتوانێت لە بەشێکی گەورەی زراعی وڵاتەکەیە شارەکەیە خزمەت بکات. جا نرخی ئەم نازناوە بۆ شارەکەی ئێمە چیە؟ ئەوەیە کە من گۆشەیەکی خاڵی شارەکەشم ئەگەر بتوانم پڕ بکەمەوە ئەو کێشانەی کە هەیەی لە بوارەکەی خۆمە و هەر کاممان بەش بە حاڵی خۆمان نازناوەکەمان بەرزکەین و بۆ ئەوەی ئەو کەمیانێ ئەو کەم و کورتیانەی کە شارەکەمان هەیەی ئەمە کاری دروستی خۆمانمان کردووە. جا ئەم اختصاصی من ئەگەر بە وردی ڕاستیەکەی بۆ بە زمانێکی ورتر باسی بکەم تۆزێک پسپۆڕانەتر کاری من لەسەر ئەو ڕووەکانەیە کە لە دەوروبەرمانەوەکو باسم کرد هەیە. ئەم ڕووەکانە من ئەمێ فەرهەنگسازی بکەم کە ئێمە لە ڕابردووە لەوەی ئاوا فکر بکەنەوە کە فەقیری وای کرد بێت کە ئێمە لە ڕووەکەکان لە گژوگیا ئەوانە بینینە سەر سفرەکانمان، بەڵام ئێستا ئەزانین کە لە ڕاستیە فەقیری نییە، ئەوەی کە هەیە ئەمە دەوڵەمەندیە. ژینگەکەمان دەوڵەمەندە بە مجموعەی مەوادی طبیعی، بە مجموعەی مەوادی سروشتی و بە مجموعەی مەوادی سالم تەندروست.